ئەوەی من حەزم لێ باز بکەم کتێبێکی عەبدولفەتاح ئەبوو غودەی هەیە، ئەغڵەبیتان خاسەتەن ئەم مامۆستای بەڕێزانە خوێندیتیانەوە. کتێبێکی زۆر زۆر خۆشە، ناوی صفحات في صبر العلماء. صفحات في صبر العلماء کتێبێکی ئەستورە، تقریبا ئەوە 550 لاپەڕیەک ئەبێ، بەس بەڕاستی کتێبێکی نایابە. حیفە هیچ تەلەبەک لەو تەلەبانە لەو فێرخواز و قوتابیانە حیفە پاش تەخەڕوجی یەکەم کتێب دەبی ئەو کتێبە بخوێنتەوە، تاکو بزانی ئەوانەی پێشتر، ئەوانەی کە تاالب العلم بۆ چیان کردووە، بە چ زەحمەتیەک ئەو علم و ئەو زانست و ئەو زانیاریان بەدەستهێناوە. هەر بە کورتی لۆ ئەوەی هەم مەزیسەکەشی پێخۆش بکەین و هەم بە بەرەکەتیش بێ، چکە بەڕاستی ئەوانە ئەولیای خوان، ئەوانە بەڕاستی وەلی خوا بوون لەسەر زەویدا کە هەم علمیان کۆ کردەوە کە علمیشیان بەخشی. جا بۆیە چەند نمونەیەکی لەوانەی دەینینەوە. یەک لەوانە ناوی عەبدوڵڵای کوڕی فەروخی قەیڕەوانی ئەلفارسی ئەلقەیڕەوانیە، ساڵی 176 هیجری وەفاتی فەرمووە لە میسر. بەخۆی خەڵکی لە ئەندەلوس لە ساڵی 115 لەدایک بووە، بەڵام ساڵی 176 لە میسر وەفاتی فەرمووە. ئەو پیاوە یەک دوو مووقفی زۆر غەریبی خۆی دەگێڕتەوە لە ژیاننامەی خۆیدا. دەفەرمووی جارێکیان بە حەسرەت بووم جێم لە ئیمامی عەمەش بێ، جێم لێ بوو محەدیثێکی زۆر گەورە هەیە لە کوفای کە پێی دەرێن ئەعمەش. تی منیش بەو ڕەزاڵەتی و ناخۆشی و زەحمەتی خۆم گەیاندە کوفای. چوومە مزگەوتەکەی، گوتم ئەرێ کاکە ئیمام ئەعمەش نایێتن لێرە فەرموودە باز بکە و وتار بخوێنتەوە. تیان ناوەڵڵا تووڕە بووە لە ئەهلی حەدیث. مەلا خەلیدەوە لە گەرم گوتی ئەوە تووڕە بووە لە ئەهلی حەدیث، سوندی خواردە یەک حەدیثیان لۆ نەجێڕتەوە. جا گوتی ئەمن چ بکەم؟ وەڵڵی کاکە پیاوەکی بڕک عینادیشەوە، ئەگە بە خۆت بچی قەنەعەتی پێبینی. تی هەموو ڕۆژێ دەچووم زۆر بە غەریبی لە پێش دەرکەیان ئەو هاتەمەشای ماڵەکەم دەکرد، بەڵکو خوا بکە ئیمامی عەمەش بێتە دەرێ و بچم تەعاروفەکی لەگە بکەم. تی هەر دەچووم هەر نەمدەدید. تی ڕۆژێکیان چوم لە پێش دەرکەیان دانیشتم، زۆر بە غەریبی، یعنی غوربەتی خۆم بەبیر هاتەوە، ئەو فەقیریە، ئەو دەستکورتیە، ئەو برسێتیە، ئەو ماڵکاولەی کە ئەمن تێدامە. ئێستاش وە ئیمامی عەمەش تووڕە بۆم نایێتە دەرێ. تی ئافرەتێکی هاتە دەرێ، ئافرەتێکی جەهێڵ، تی کاکە وەستەکەی لە پێشمارمان. تم وەڵڵی دایە ڕاستی پێ برێم. گوتی تی وەڵڵی ئەم خەڵکی زۆر وڵاتێکی دوورم، هاتوومە ئیمامی عەمەش دەرسم پێ برێ، ئەوی دەرێن تووڕە بووە. تی لە چێوە هاتی؟ تم زۆر دوور. تی لە ئەفریقیای. گوتم دوورتر. گوتی خەڵکی قەیڕەوان نەبی؟ گوتم بەرێ وەڵڵا. گوتی ماڵی عەبدوڵڵای کوڕی فەروخی دەناسی؟ گوتی بەخۆم هەوم. تی دەڵێ نامناسیتەوە؟ تم ناوەڵە. تی ئەم لەلای ئێوە نەبووم، خزمەتکاری ئێوە نەبووم. ئەو زەبە بیرم هاتەوە وەختی خۆی خزمەتکارێکمان هەبوو، باڵام دوایە لە کنمان ڕۆیشت بوو ئەو خزمەتکارێ ئێستاوە خزمەتی ئیمامی عەمەش دەکا. تم دەباشە واسەیەکم لۆ بکە خێرت دەگاتێ. تی بەغار چۆ ماڵێ. گوتی گەورم ئەو پیاوە بوو کە من چەند جار باسی توم لە لای کردووە. تی دەباشە بینە ژۆرە چوم دەستم ماس کرد و بە خێراتنی کردم. وتی کە حاڵی خۆم لە بۆ باس کرد. تی یا ڕەبی بەخێر بێ، بەڕاستی ئەتوو تاالب العلمی. دەفەرموو گوتی خانیەکی بەرامبەری خۆیان چۆل بوو، لەو خانیەی دانام لەوەی ڕێز و حورمەتی بلێگرتم کە زۆر لە دوور ڕاهاتە بووم. تی ئیتر لە لایوی خوێندنێکی زۆر باشم فێر بووم. باشە دەفەرمی ئێمە لەکن ئیمامی ثەوری زۆرم خوێن، وەلەکن ئیمامی ئەبوو حەنیفە 10,000 مەسئەلەی فێر کردم، 10,000 مەسئەلەی فقهی تەنها و تەنها لەکن ئیمامی ئەبوو حەنیفەی فێر بووە. تی ڕۆژێکیان لە خزمەتی دەمخوێن، شتێک لە ماڵی ئیمام ئەبوو حەنیفە بەر بۆ لە تەبی سەرکمیدا، سرم شکا. ئیمام ئەبوو حەنیفە گوتی کاکە ڕاوەستە، یان 300 حەدیث یان حەقەکەت دەدەینەوە، چیانت دەوێ؟ فەرمووی 300 حەدیثەکەم دەوێ. قەینا بە هەر خینی بێتە خوارێ، تیماریشی مەکەن، ئیرشەکەشم ناوێ، ینی حەقەکەشم ناوێ، بەڵام 300 حەدیثەکەم فێر بکەن. ئازیزانم بزانە سوبحان الله، بەو شێوەی ئەو ئیمامانە ئەو کتێبانەیان نووسیوە، ئەو علمەیان بڵاو کردیتەوە.